النبي صلى الله عليه وآله وسلم يقول: أنا وكافل اليتيم في الجنة كهاتين. فرمودەیەک دەرگای ڕەحمەتی بەسەر و سەرپەرشتیارانە و منداڵانی بێسەرپەرشت کردووەتەوە تا کەمێک لە نازی بێباوکی و ئازارەکانی ژیانیان کەم بکاتەوە. بەخشینیش بووەتە دەرگای پێشبڕکێ بۆ ئەو خێرخوازانەی دەیانەوێت لە بەهەشتا هاوشانی پێغەمبەر بن. بەخشین ماوەی چەندین ساڵە بەدەیان منداڵی بێباوکی کۆ کردووەتەوە تا لە ڕێگەی خێرخوازانەوە ماڵ و دڵیان ناوەدان بکاتەوە. وەک سەرپەرشتیاران و منداڵانیش دەڵێن، هاوکاریە بەردەوامەکانی بەخشین فەراغی نەداریەوانی پڕ کردووەتەوە و بە کۆڵێک دوعای خێرەوە سوپاسی خێرخوازان دەکەن. زۆر سوپاسی ئەو کەسان دەکەم کە هاوکاری ئەم مناڵە هەتیوان دەکەن، ئەم مناڵە بێباوکانە دەکەن. خۆی گەورە پاداشیان باتەوان سەرکەوتویان کە یا ڕەبی خوای گەورە لە هیچ یعنی لە هیچ نەخۆشییان نەمێنەوانێ. وەڵام من 4 مناڵی هەتیوم هەیە، دەمێکش زۆر دەمێکە تقریبان ئەگاتە 5 ساڵ یارمەتی وەرەگرم لە لایەنی بەرنامەی بەخشینەوە. هەموو مانگێک وەرەقەیەکیان ناومەتێ بۆ کرێخانۆکەم. زۆر بەپێی کات یارمەتیان ناوم، وەکتر هاتوونەتە ماڵەوە ئەیتر هەر کاتێک پێویستیم پێبوو بە یارمەتیان ناوم. من پێشوانکەم بۆ ئەیرا هەموو مانگی 100,000 ئەیتەم بە خانووش نزیکەی 4 ساڵە لێرە 100,000 وەرەگرم. زۆر سپاسی لە دەستگای بەخشینەوە، زۆر سپاسی دەستگای بەخشینەکەم. خوا خێرە بنووسێت. بەخشین بە درێژایی ساڵی 2017 375 ملیۆن دیناری بەسەر 300 منداڵی بێسەرپەرشت دابەش کردووە کە مانگانە هەر منداڵێک کەمترین موچەی 100,000 دینار بووە و داواش لە خێرخوازان دەکەن لەم دۆخە خراپە داراییەدا منداڵانی بێباوک لە بیر نەکەن. ئەم دیارە ئێمە وەکو دەستگای بەخشین بەشێکمانەیە بە ناوی بەشی منداڵانی بێباوک. ئەم منداڵە بێباوکانە کۆمەڵێکی زۆریان کە نزیکی 300 دانەیەک ئەبێ 300 مناڵە بێواتە 300 خانەوادە لای ئێمە موچە وەرەگرێ بێرە و بە هەولێر و بە چەند شوێنێکی ترەوە. ئەمانە موچەکانیان لە وا ئەزانم یەک دوانێک ئەگەر 75 بێ ئەویش گینا لە 100,000 کەمتری نییە. و ئەو کەسەش کە کافالەتی مناڵێکی کردووە تیانە $100 تیانە $150 تیانە پارەیە 200,000 بە گوێرەوەی کە خۆی دیاری کردو. ئێمە ئەم 300 خانەوادەیە هەموو مانگێک لە کاتی خۆیدا بەبێ دواکەوتن چەند ساڵێکە موچەمان یاونەتێ. ئەم ساڵیش سوپاس بەخوای گەورە کۆی تێچووی ئەو موچانی کە یاومان لەگەڵ ئەو پرۆژانەی کە لەگەڵ منداڵی بێباوک کردومانە گەشتۆتە 375 ملیۆن دینار و 712,000 دینار کە لە درێژای ئەم 12 مانگەیە 12 موچەمان ناوە بە 12 موچەکە ئەو پرۆژانێتە کە لەگەڵ منداڵی بێباوک کردومانە لە مانگی ڕەمەزاندا. جیاواز لە هەموو پرۆژەکانی بۆ خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت. بەخشین ماوەی زیاتر لە 7 ساڵە بە پرۆژەی تایبەت منداڵانی بێباوک بەسەر دەکاتەوە و جگە لە کەفالەتکردنی دەیان منداڵ لەلایەن خێرخوازانەوە سندوقی هاوکاری تایبەت بە منداڵانی بێباوک لە کۆتایی هەر ساڵێک زامنی موچەی ساڵی داهاتووی منداڵێکی بێباوکە. صلی الله علیه وسلم بۆمان پێدەفەرمێ ئەو کەسی ماڵی خەڵکی ئاوادان دەکاتەوە دڵی فەقیر و هەژارەکان خۆش دەکات رب العالمین لە قیامەتدا دڵی خۆش دەکات. کەواتە ئێوەش ببەخشن. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.